بەشدار و گوهدارێمنی دەلال وێژە بخێر و خۆشی بمێنن بە ئارامی و ئاشتی و سەلامەتی بمێنی ئینشەڵڵا. خەونێ خۆش، شەوێ خۆش، خەوێ خۆش هەموو ئێوە بن و جوارە بن. گوێدارن هێژە بەرنامەمە یا ئیرۆ دخەونێدا چووکەکەیە بە ترکی ناوەیە تورنایە. والله بکورمانجی چیە ئەزنسان بعربی كركي يعني بالتركي قال لك سترانجي لسر هنا اغلب كركي يعني تورنا والله تاني زكي بحري ولو البرواحنا البرشماهنا اغلب جي ولو خوال عفيد دينا سر عفيد وەکە کەڤۆکانە ئەمە نەکەڤۆکن ناوێوانە بخۆدێ مشبیرا کریە. ئێگۆ ببینی دخەونێدا تورنا ببینی کەرکی دەبێ ئەو ئینسانێکی مسکینە و زەعیفە و قودرەت ئەو سەر شکینینە. ئێگۆ دخەو دەبینی گەواوی چووکێک ژوا چووکێ تورنا گرتیە ئەو ئینسان وێ مرۆڤانتیێ بە قەومەکی پیسرە بکی مرۆڤانتی یعنی بێنە نەباشە یعنی یاوێ کەچکێ بدیوە یە کەچکێ ژوا بینی. دیتنا vî çûkê hana dixewnêda delaletî ser ku ew însan ji xerîba jî hez dike û delalet dikê êgo vî çûkî dixew de bênî turna kerkî dibe ew sal wê saleka zor û zehmet bî û wê lehî rabin li wê salê de. Êgo bibînî gava goştê vî çûkî dixwî yanî kerkî ku dibêjin turna goştê wa bixwî çiya dibe wê menfaeteke bi dizî lê bibî yanî wê dizînê ji dever nabikî wê jê re bimênî ya jîkê wê îxanetê li hineka bikî. Êgo bibînî dixewnêda gewawî ev çûkê hana kerkî turna ez bê hema kozinê yexlîş bim belkî parparîk bîn parparîk ez baş nizanim yanî. Êgo bibînî gewawî cistanî de li hevgihana hevdû xwe li hev kom kirina ev turna ev çûkê hana delalet dike ku wê dizyawî çê bibî riyawî wê bê qutkirin û wê nabeyna wî û dijminê wî de şer çêbî. Êgo bibînî ga ev çûkê hana wilo jeva qeta hîne wilo belawela wa bibînî ew çiya ew delîlê xêrê yan û ew însan ku seferekê jî bikî wê sefera wî de xêr hebî û êgo bixwazî bizewcî jî zewacê dilê wî de hebî wê bizewcî kî êgo vê turna yanî vî çûkê hana wilo dixew de belawela bibînî hemû bi hevdû re bibînî tişkî dîtiran e ma wilo belawela bimînî baş e. Pîreka wî bi hemle bî wê pîreka wî ne weledekî sale jê re bînî. Êgo bibînî dixew de bibînî gewawî li vî çûkî swar bûye kerkî turna lê swar bûye çiya ew însan dibe wê feqîr bibî. Êgo bibînî gewawî çûkê wî gelek hene ji va kerkî gelek çûkê wî hene
چیا رمەی زێنی دخەونێدا گەڵاوی گەلک ئەوێوی هەنا ئەو چیە دەبێ ئەو ئینسان وێ ولۆ مەزن ببی وێ ریاستێک مەزناتێکی خۆی تالا بکی نەسیبێوی نا بەێ بەێ وێ مالی حرامژی کەوی دەستێوی نا مالی حرام ژغێنی وێژی گوێدارێ نەژا ئێگۆ بینی دخەودا ئێدخەودا سوسک ناوێوی سوسکە تۆرنا سوسک ئێگۆ دخەونێدا ببینی گەواوی گۆشتێ سوسکێ دخوی چیا یاجیکێ پرتکێ وێ ببینی پرتکێ سوسک بە کوردی سوسکە بە عەرەبی کەرکیە بە ترکی تورنایە ئێگۆ بخوێ دخەودا ببینی یعنی پرتکێ وێ ببینی چیا وێ شتەرەف ئینسانێکی مسکین بە مالن بکەوی دەستێوی نا ئێگۆ ببینی دخەودا گەواوی شوانتیا سوسکاتکی سوس کەرکی تورنا ببینی گەواوی شوانتیاواتکی ئەو چیا دەبێ ئەو ئینسان لەسەر جڤاکە مسکین وێ ببی مەزن وێ بی مەزنێ جڤاکە مسکین حەبکیش فەقیرە ولۆ بەرژۆرترە فەقیرش مسکینە حەبکی کێمترن ئێگۆ بینی دخەودا گەواوی سوسکێ سوسک دەرماندکی ینی سوسک بریندار بووە پەرێوێ چەنگەوێ لینگەوێ بریندار بووە دەرماندکی ئەو چیە دەبەوێ زلامەکی مسکین دەرمان بکی ئەما تشتێکی دیژی هەیە گوهدارین هێژا ئەزێ ژۆر بێژم ئێ دخەودا دەنگێ سوسکێ بکی چیا دەنگێ وێنا سوسک تورنا کەرکی ئێ دەنگێ وێ بکی چیا ئێگۆ دەنگێ وێ نابکی یانی وێ نابینی ئەما دەنگێ سوسکێ تێ دەبێت چ سقنتی قەحرێوی هەبی وێژێ خەلاس بی یانی دەردنەوی هەبن کە دەرنەوی هەمنەوی غەمنەوی هەبن ژێ دەردکەوی خەلاس بی بەێ سوسک بەێ ئەو چوو ما چ ئینسان دخەونێدا گوێدارن هێژا بەران ببینی دیتنا بەرێن چییە دیتنا بەرێن ئەوێ پرن گوێدارین هێژا ینی شیرۆڤاوێنا بەحساوێ جورعێ دیتناوێ پرن ئەز هێنەکی ژۆرە بێژم ئێمایی سبەی ئینسان دخەودا بەران ببینی ئەو ئینسانێکی شەریفە ئینسانێکی برومەتە منع خراپیەتکی ئێگۆ بینی دخەودا گاواوی بقولۆچێ بەرانێکی گرتیە دخەودا ببینی سترێ بەرانێکی گرتیە هەند بێ قولۆچ هەند دەبێن سترێ ئەم بێ سترێ ئالێ سەرحەداوانە دەبێن قولۆچ مەسەلە ئەهلێ بۆتاوانژی دەبێن قولۆچ هەند دەبێن قولۆچ هەند دەبێن سترێ زمانی کورمانجی زمانێکی گەلێکی دۆلەمەندا ئێگۆ بینی دخەودا گاواوی سترهێ بقولۆچێ بەرێن گرتیە چییە دەبێ ئەوژیکێ دەبێ ئینسانێکی وێ منع ئینسانێکی باش ئینسانێکی برومەت مەزن منعویش خراپیە بکی یاجی منع خراپیە ژێ بکی یان ناهێلی گۆ هینەک ئینسان خراپیە پێ بکەن
ئێگۆ ببینی دخەونێدا ببینی گاواوی بە هریا بەرێن گرتیا بە پرچاوی گرتولو هریا بەرێن زەم کردیا ئەو چییە دەبێ ئەو ئینسان وێ مەیلا خۆدی ئینسانەکی بشەرەف بڕوومەت ئێگۆ ببینی دخەودا گاوای بهریا بەرێن گرتیە و هریا بەرێن بدەڤەتێ بدەف خۆڤەتێنی ولو هلدکی ئەو چییە وێ ئەو ئینسان بگوتنا ئینسانی باش بکی وێ مەیلا خۆ بدیوانە بەرێ و داویاوی ناژیکێ وێ عەقیبەتاوی ناژیکێ خۆش بی باش بی و یاژیکێ وێ بکەچە زلامەکی باشرە بزەوجی بکەچە باوەکە باشرەجی وێ بزەوجی خەوتە ئینسانێک ببینی گەواوی مەسەلە تشتێ ناوێ بەرێندە ناواوی دەرخستیا مەسە چێت ناوا بەرێندا ئورە کەزەبە ڕۆڤینە میدەیە گورچکە فشکە یعنی ئەو تشتێ ولۆ دەرخستنە ژناوا بەرێن ئەو چییە یاوێ خەزینەکێ بینی یا ژێ مەنفعەتەکە گەلێکی مەزن بینی بەس ئاغلبێ عولەما دەبێژن ئەو ئینسان وێ خەزینەکەی ڕاست بینی بەلکی خەزینەکە مادی بەلکیژی یا معنەوی کی ئێگۆ تخەونێ دەببینی گاواوی ماڵزەمێ ورێ بەرێن دەردخی غەونەکە گەلێکی خۆشە وێدارن ێجا بەرنامەمە ئیرۆ یا خەونا حتا وێ دەرێ خەونێ خۆش شەوێ خۆش پێشە ڕۆژێ خۆش هەموو ئێوە بن و جۆرە بن سبەی ئەم بەحسا بەرێن دەوام بکەن خەونێ بەرێن گەلێکی خۆشن ئینسان زانێ سبەی مە بشۆپێنن دەبێ ساعتێدا جوان نەبنە کەسی و پاژی بە بکەن دایدێ بخاترێەوە ئەمانەتێ خۆدێ بن اون چی بخوازن خۆدێ بدیوە